ماڵی ئارامی ئەو شوێنەی بۆتە پەناگەی دەیان کەسی بێلانە و بێکەس و کار. ئێرە بۆ ئەوان بۆتە شوێنگرەوەی ماڵە گەرم و گوڕەکەی ڕابردوویان. فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان بە مەبەستی ئاگاداربوون لە ڕەوشی هاوڵاتیە بێلانە و کەم دەرامەتەکان و لە نزیکەوە ئاگاداربوون لێیان سەردانی ماڵی ئارامیان کرد. خۆی تاالە نەکرد ڕێگە نادا دایک و باوک ئەوە فڕە بدرێن بێزێگە و ڕێگە بن، بەڵکو لە قورئانە دەفەرمێ هەر نابێ وەلا تەقول لەهما ئوفین، هەر نابێ ئۆفیشان پێ بگوترێ. چ جای ئەوەی کە دەربکرێن، چ جای ئەوەی کە ئەوە لە کۆڵانە فڕە بدرێن وە ڕێکخراوێکی خێرخوازی بیان حەوێنێتەوە خزمەتیان بکە. بە پاشان بەڕاستیم پێم وایە ئەوە دەبێت حکوومەتیش بەدەم ئەوانەوە بێ و وەزارەتی بەتایبەتی کاروباری کۆمەڵایەتی ئەرچیانە کە بێن خزمەتیان بکەن و بودجێشیان بۆ دابین بکەن و لە نزیکەوە کێشە و گرفتەکانیان چارەسەر بکەن، بە دوواداچوونیان بۆ بکەن. ئەوە بەڕاستی ئەرچی حکوومەتە. ئەم ڕێکخراوە هەرچەندە کەسانی بێسەرپەرشتی لەخۆگرتووە کە کاری وەزارەتێکی حکوومەت ئەنجام دەدەن، بەڵام وەک پێویست حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان دەستبار نەبوونە بۆیان. لەو نێوەندەشدا بۆ گەرمکردنەوەی ژوورەکان پێویستیان بە کارەبای پێویستە، بەڵام حکوومەت کارەبای پێویستی بۆ دابین نەکردوون. مە پێمان خۆشە خۆشحاڵ دەبین وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بێتە سەرخەت لە گەرەمە. ئەمەش هەر ئەو کەسانە کە بەخێو دەکەین یعنی بڕوا بکە ئەرچیمە زۆر قورسە لە ئەرچی ئەو کەسێک کە کەسەکی ئاساییە کە مامۆستا بە چای خۆی دیتی تەماشا کرد سۆژۆری یەک بێک ئەوە کە حاڵەتانێک کە لێرەنە هەمویان کەم ئەندامی جەستەینە، کەم ئەندامی دەستیان هەیە، چاویان هەیە، پیانی هەیە، خۆیان پێ خزمەت ناکرێ، هەیەمانە ناتوانانی نان بخوا. ئەم پێرەکەمان کەمە، 8 ئەمپێر بەشمان ناکە. چونکە ئەمە بەڕاستی ئەو ژوورانە ئێستا خاستەن زستانە هەموو سپلیتەکان پێکەوە پێکەین ئەو فیوز دەکە دەسلکە دێتە خوارێ دووبارە مەدەبێت سکێتەکە بچین لێ دەینەوە. بەڵام ئەگەر بە جۆرێ ئەو ژوورانە ئەمپێرمان بدەنێ ئەمە سوپاسیان دەکەین، ئمە زێدە ڕۆیش ناکەین، بەڵام هەر بە هەر حاڵ کە ئەو زستانە بەڕێ بکەین بڕە گەرمیان کەینەوە. ئەوانیش مرۆڤن وەکوی ئێمە خزمەتە چیان کردی، هەر کەس لە بواری خۆی خزمەتی کردیە، مامۆستای تێدا لەوانەیە مامۆستای من بووە. ئەو کەسانەی لەو شوێنانەدان کەسانێکی بێلانە و بێدەرەتانن، بەشێکیان ناتوانن پێداویستەکانی خۆیان جێبەجێ بکەن و بەشێکی تریشیان کەسانێکن لە دەروون ناتەواون. هەڵسوکەوتیان لەگەڵمان وەک هەڵسوکەوتیانە چۆن لە ماڵە وەک ماڵی خۆمان ئەوها بێ ئاوایە پێداویستی چی پێداویستیمان هەیە بۆمان دابینەکەن شوێنمان نەبووە. یانیستە بۆ نمونە من دایک و باوکۆم ئەمری خوای کردووە، مێردم ئەمری خوای کردووە، براو براشن هەمووی دەوامی هەیە، هەمووی خەریکی دەوامی خۆیەتی، ئێتر شوێنم نەبوو هێنامێن بۆیە نەخۆشی لێ بوو، حالم یارمەتیان دەدان و تۆ لەوێن دەربووی؟ بەڵێ. لێرە لەگەڵ چۆنن ئەو خاتوونانەکە لێرە سەرپەرشتی دەکەن؟ وڵە باشن باشن. پێداویستەکانتان بۆ دابین ئەگەر دەزانین خواردنمان کەمە. ئەرێ وڵا داواکاریتان وڵا بۆ بێن وڵا خواردنمان بۆ بێن. هەرچەندە لە خۆگرتنی کەسانی بێلانە و بێسەرپەرشت دەبێت حکوومەت لە خۆیان بگرێت، بەڵام ماڵی ئارامی باوەشی خۆی بۆ 50 کەس لە ژن و پیاوان کردوتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.